یەکێتی نیشتیمانی کوردستان هاوتێری بە لەگەڵ داخوازی ڕەوای خەڵک لە پاڵ قبوڵنەکردنی ئەم دۆخە نەخوازراوی خەڵکی هەرێمی کوردستان لە هەوڵی باشکردنی دۆخەکەدایە، چونکە یەکێتی هەمیشە لەبەری گەل و لەگەڵ داوا حەق و ڕەواکانی خەڵکدایە. یەکێتی پشتیوانی لە ماف و شایستەدارایەکانی هەرێم و دابینکردنی قوتی خەڵک دەکات، بە تایبەتی ئەو ناڕزایانەی بەڕێگەی فشاری مەدەنی دەگیرێنە بەر و بگرێکێتی لەو بوارەدا لەبەرەی داکۆچیکردنە لە مافی خەڵک. لە 6 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان کەوتۆتە قەیرانێکی سەختی ئابووری و داراییەوە، بەهۆیەوە هاوڵاتیان ڕوبەڕووی ژیانێکی کولەمەرجی بوونەتەوە. جگەلەوە بەشێکی زۆری پرۆژە خزمەتگوزارەکان وەستاون. هاوکات نادادپەروەری هەیە لە جێبەجێکردنی پرۆژەکان لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی تر. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی ورد و درست لە سەرجەم شار و گوندەکان بەبێ جیاوازی لە ڕێگەی مەڵبەند و کۆمیتەکان و تێکڕای ئۆرگانەکانی و دەستگای مرۆیی مام خزمەت بە هاوڵاتیان دەکات. ئەوە سیاسەتی نوێی یەکێتیە کە بەردەوام بێت لە خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان و سەرڕای بەشداری لە حکومەت و کایی کارگێڕیدا، بەڵام هەمیشە لە سەنگەری خەڵکدا دەبێت. یەکێتی هەموو هەوڵ و توانایەکی خۆی خستۆتە گەڕ لە عێراق و هەرێمی کوردستان بە ئاڕاستی ڕزگاربوون لەم دۆخە نەخوازراوە و حەزبێکی دانەبڕاو و بەهێز دەبێت بۆ بەدیهێنانی خواستەکانی گەل و پارێزەری ڕاستەقینەی مافەکانیشیان دەبێت. لەم هەلو مەرجەدا یەکێتی هاوتێری لەگەڵ خەڵک بە استراتیژێکی نوێ دەستی کردووە بە چارەسەری ڕیشەیە و کۆتایی بۆ کێشەکانی بودجە و موچەی هەرێمی کوردستان، هەروەک لە ڕاگەیەنراوەکەی چەند ڕۆژی ڕابردووی لە هولشێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتیدا هاتووە. یەکێتی بەردەوام دەبێت بۆ ڕیشەکێشکردنی گەندەڵی و کۆتایی هێنانی یەکجاری بە قەیرانە سەختە ئابوووریەکەی هەرێم.